ئەم پەیامە تایبەتە بە سینگڵێک بە هەموو ئەو گەنجانەی کە هێشتا ژیانی هاوسەرگیریان پێک نێناوە و بەتەمان لە مستەقبەلا بچنە ژیانی هاوسەرگیریەوە. عەزیزەکەم، پێش ئەوەی بچیتە ناو ئەم پرۆسەیەوە چەند خاڵێکت پێ ئەڵێم جێبەجێیان کە ژیانی هاوسەرگیری تۆ دوور ئەبێ لە هەموو کێشە و مەشاکیلێک و پڕ ئەبێ لە هەموو خۆشی و کامەرانی و بەختەوەریەک. پێش هەموو شتێک، پێش هەموو مواسەفات و جەماڵ و جوانیەک تەرکیز بکە سەر خاڵی یەکەم. اختر امرأة صالحة من بيت صالح. یەکەم بە دوای کچێکی صالح و دیندار و بە ئەخلاقا بگەڕێ من بيت صالح، في بيت صالح، لە ماڵێکی صالحە. سەیری کەسایەتی خانەوادەی ئەم کچە بکە. کەسایەتی دایکی بۆ تۆ زۆر گرینگە، کەسایەتی باوکی براکانی. ژیانی ئەوان وابەستەیە بە ژیانی تۆ عەزیزەکەم. والله ئەگەر دایکیکی ناڕەسەن و نانەجیبی هەبێ قەسەمەن بالله العظیم ژیانی خێزانی لە تۆ تێکەدات. والله خەڵکێک لە خێزانەکەی جابۆتەوە بۆ وای دایکی نەیهێڵا بە حەوێنەوە، ئەوە نەخراب بوو، ئەوە نە قسەی بۆ ئەم کچە ئەکرد نەیهێژ ئەم کچەی بەحەسێتەوە، ئێستا تەلاقی داوە لە لای دایکی دانیشتۆتەوە. ڕوبەما جاری وایە زەواجی دووەمیشی کردووە نەیهێشتۆ لای پیاوی دووەمش دانیشێت. کاکە باوکی ئەم کچە ئەگەر چەتون و براکانی خەڵکانێکی مافیا و پیاوکوژ و خەڵکانێکی مدمین بە عەرەق و بە حەشیش و تریاک بن چی ئیسفادەیەک لە ئەم ماڵە ئەکەیت؟ ئەگەر کچەکەشیان چاک بێت ئەوان نایڵن تۆ ئیسراحەت بکەیت، ئەوان ژیانیان پڕی لە مەشاکیلە کەواتە ژیانی ئەوان وابەستەیە بە تۆ، بۆیە کەسایەتی ئەوانیش وابەستەیە بە تۆ. یعنی خەڵک بڵێن کچی لە ماڵە فڵانی ماڵ خواستووە کاکە تووشی عیبابی عەزیزەکەم. بۆیە زۆر گرنگە خاڵی یەکەم ئافرەتەکە صالح بێت لە ماڵێکی صالحە، خانەوادەیەکی بەڕێز و پڕ لە شکۆدا. خاڵی دووەم عەزیزەکەم، هەوڵدا ئەم کچەی تۆ ئەیخوازیت هاوکوف و هاوشانی خۆت بێت، کاڵا بە گوێرەی باڵا، تەنانەت با لە قیافە و لە باڵا و لە بەژن و باڵایە نزیک بێ لە تۆ. تۆ خۆت مەتر و نیوێکی، بە دوای کچێک کاکە گوتۆی مەترێک و 80 سامتینە، 30 سامتین بەسەر تۆوەیە، کاکە ئەمە لە ڕێگە و بانە لە ڕێژتنە بۆ تۆ ناگونجێ، لەگەڵ تۆ ناگونجێت. ناکری عەزیزەکەم، تەنانەت لە کاتی نان خواردنە سەفەر و سیاحەتە وەڵڵی سێڵفی گرتنەکانشتان لەگەڵ یەکان ناگونجێت. بۆی نابی عەزیزەکەم، بۆی نابێت. تەنانەت با لە خوێنەواری و لە شەهادەیە با نزیک بێت لە تۆ، هاوشانی خۆت بێت. ئەکرێت تۆ خوێنەواریت نەبێت دوای کچێک کەوتویتە دکتۆرەیە مامۆستای جامیعەیە؟ نابێت عەزیزەکەم، با لە جەماڵ و جوانیشە نزیک بێ لە خۆتەوە. ناکرێت دوای کچێک کەوتویتە هەموو خەڵک تەمەناکە ئەمە ببێ بە خێزانی، ئەمە ببێ بە بووکی. هەوڵ بە هاوشانی خۆت بێت، حتا لە دەوڵەمەنی و فەقیریە. تۆ خاوەن عەرەبانەیەک نیت، دوای کشێکی سەرمایەداری ئەم شارە کەوتویتە بیکەی بە خێزانی تۆ، کاکە نابێت، ناگونجێت. خانەوادە و عایلەی تۆ لەگەڵ ئەم کەسەیە ناگونجێت. با هاوشانی خۆت بێ لە هەموو شتێکە، تەنانەت لە دینداریە. یعنی تۆ پیاوێکی دینداری کوڕێکی گەنجی بە ئەخلاق، دیندار، ئەهلی مزگەوت، ئەهلی قورئان، بە دوای کشێکی پانتۆڵە پێیا کەوتویتە بە تەمای بیکەی بە خێزانی خۆت. و شەیطان وا بۆتی ڕازانۆتەوە قەنەعەتی پێکەم دوایی ئەیکەم بە حیجاب و بە عابا و بە ئەم شتانە، کاکە وەڵڵای بە تۆ ناگۆڕدرێ. مەکینەی ئەم کەسە یعنی مەکینەی دنیای لەسرە، گۆڕانکاری بەسەر ئەم ئافرەتەیە زۆری ئەوێ. جاری وایە دوای 10 ساڵ ئەنجا ئەبێ بە حیجاب، جاری وایە هەر نابێت. خەڵکێکی ئێستا گیری خواردۆ بەدەست خێزانەکەیەوە. باشە لەم لاپی ئەڵێ پانتۆڵ مەکە پێت لەو لاکوور خراپتر ئەکات، برۆ هەڵەگرێت تاتویەکە، قژی کریاتینەکە، هەموو ئەو مواسەفاتانی کە ئێستا لە ئەوروپایە کچ ئەیکا بە باڵای خۆی، ئەمیژێکا بە باڵای خۆی. کەواتە بە هاوشانی خۆت بێ عەزیزەکەم. خاڵی سێیەم، بە دوای کچێکی بە حەیا و بە شەرما بگەڕێ. الحەیاء لا یەأتی بخەیر إلا بخەیر. وەڵڵی هەر کچێک بە حەیا و بە شەرەف بوو، شەرەف و ناموسی تۆ ڕاگرێت. نەت بێ پێی ڕازیە، هەت بێ هەر ڕازیە. باوەڕت هەبێ ئەگەر تووشی کێشە و مەشاکیلێکیش بن لە ماڵەوە، ئافرەتی بە حەیا و بە شەرم نایگەێنێتە کۆڵانەکە، نایگەێنێتە دراوسەکانی، تەلەفۆن هەڵناگرێ بۆ براکانی، تەلەفۆن هەڵناگرێ بۆ مامەکانی، حەیا و شەرەفت بەرێ. سەتری ئەکا هەوڵەدا کێشەکە چارەسەر کات. کاتی ئەچیتە دەرەوە پارێزگاری لە ماڵەکەت ئەکات، پارێزگاری لە داوێنی و شەرەف و ناموسی خۆی ئەکات. بۆیە هەوڵ بە ئافرەتێکی بە شەرم و بە حەیا بێنیت. زۆر گرینگە ئینسان بە دوای ئافرەتێکا بگەڕێ شەرم و حەیای لێ بتکێت. هەر ئافرەتێ شەرم و حەیای نەبوو خەیری تیانە. واللهی جوانترین کچی دنیا بێ کە شەرم و حەیای نەبوو فلسێکی سوتاو ناهێنێ، بە توورێکی قوڕاوی نەتەوێت.
خاڵی چوارەم و ئەخیر اختر امرأة جميلة تا ئەتوانی کشێکی جوان بێنە کە ئەڵین جەمیلە في عینەیک جوان بێ لە چاوی خۆتە مادام چاوی تۆ کچەکەی بەلاوە جوانە ئەوە جوانە ئێمە کاتێ باسی جوانی و جەماڵیەتەکەین باسی شاجوان ناکەین ئەمەی کەوا لیژنەی تەحکیم دائنیشێ و اختیارێکا و هەڵێ بژێری ئەوە ناڵێم مادام لە چاوی تۆیە جوانە ئەم ئافرەتە جوانە ئیدا نەظەرتە ئیلەیها سەڕەتکە کاتێ سەیری ئەەکەی دڵخۆشە ئەکات ئەوە جوانە بۆیە ئەڵێم ئافرەتی جوان لە چاوی خۆتا جوان بێت بۆ ئەوەی بە بینینی ئەم ئافرەتە تۆ هەرچی ئافرەتی تر هەیە لە مێشکی تۆیان دلیت بێت پێویستت بە نەزەر نەبێ پێویستت بە هیچ ئافرەتێکی تر نەبێ لە دەرەوە و حەز و شەهوات و حەزەکانی خۆت لە ئافرەتی ترا خاڵی نەکەیتەوە کەواتە زانایان ئەفەرمون ئەگەر ژنەکە جوان بوو ئەسکەن و للنەفس یعنی دڵ سوکناگرێ بە ژنی جوان و ئەغەض للبەسەر ئیتر پێویستت بە نەزەر نابێ لە دەرەوە چونکە تۆ مەلیکە جەمالێک لە ماڵەوەیە باشە و ئەکمەن للمەوەدە ئیتر هەچوو عیشق و حب و غەڕامیاتی خۆت هەیە لە ئەوە خاڵیەکەیتەوە پێویستت بە کەسی تر نابێت کاتێک ئەڵێم جوان لە چاوی تۆیا جوان بێت ئیتر کێ پێی جوان نییە کەیفی خۆیەتی خەڵکێک هەیە بەس بە باڵا معجەبە خەڵکێک هەیە بەس بە دەم و چاو خەڵکێک هەیە بەس بە ناسکی پێست و دەست و قاچ و ئەوانە کەواتە چاوی خۆت شەرتە عەزیزەکەم چاوی خۆت لە چاوی خۆتا جوان بوو دڵت پێی مرتاح بوو ئەوە جوانە لە خانەوادەیەکی بەڕێزا بوو شەرم و حەیای لێ ئەتکا ئافرەتێکی دیندار و ساڵح بوو لە ماڵێکی گونجاوە یەک و دوو لێمەکەی یاخوا پیرۆزت بێت